إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا أما بعد فإن أصدق الكلام كلام الله تعالى وخير الهدى هدى محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. وبعد براكانم ئەو جیاوازیە زۆرەی کە هەیە لە نێوان موسڵمانان و پرۆگرامە ئیلاهیەکەیان لە هەڵس و کەوت و گفتاری ڕۆژانەیان پێویست بەوە کات کە دەست بخرێتە سەر جیاوازیەکان بە ئومێدی چاکردنیان. خۆشەویستەکانم، هیچ سوورەتێکی قورئان نییە ئەگەر مرۆڤی موسڵمان تێڕامانی لێ بکات و بەسەریدا تێبپەڕێت ئیلا ئەبینێت تیایدا ئامۆژگاریەکی موسڵمان کراوە و ئەمری پێکراوە کە ئەدەبی خۆی جوان بکات و کردار و گفتاری جوان بکات لەگەڵ خالیقەکەی و پەروەردگارەکەی و لەگەڵ پێغەمبەرەکەی کە پێشەوایەتی و لەگەڵ خەڵکی بەگشتی و تەنانەت نەفسی خۆشی فێری ئەکات کە چۆن ڕێز لە پەروەردگارەکەی بگرێ و کردار و ڕەفتاری بە شێوازێک لێ بکات کە پەروەردگاری لێ ڕازی بێ. فێری ئەکات کە چۆن شوێنی پێغەمبەرەکەی بکەوێ عەلەیه السەڵات وەسسەلام و ئەدەبی جوان بەرامبەر پێشەواکەی چۆنە. و فێری ئەکات کە هەڵسوکەوت و ڕەفتار و گفتاری ڕۆژانەی لەگەڵ خەڵکیدا جوان بێت تاکو خەڵکی بیکەنە قودوە و دەستی بۆ ڕاکێشن. بەڕاستی ئەمە نمونەی جوانی موسڵمان و ئیماندارە. و بەمان شێوە فێریشی ئەکات کە لەگەڵ نەفسی خۆیدا چۆن بێت، ئەدەبی جوانی چۆن بێت. فێری ئەکات کە نان خواردنی چۆن بێ، هەڵسوکەوتی چۆن بێ، گفتاری چۆن بێ، ڕەفتاری چۆن بێ، خەوتنی چۆن بێ، خۆشۆردنی چۆن بێ، چوونە سەر ئاو حاشا لە ڕووتان چۆن بێ و هاتنە دەرەوە. بە ئەمان شێوە لە بازاڕ ئەدەبی چۆن بێ، کڕین و فرۆشتنی هەموو ڕەفتارێکی ڕۆژانەی لەو کاتی کە ڕۆژی لێبێتەوە لە خەو هەڵ ئەستێت دینەکەت بۆی دیاری کردویت تا ئەو کاتی کە خەوت لێکەوێ و ئاگات لە خۆت نامێنێ. بۆیە کاتێک کە سەیری موسڵمانانەکەی کۆمەڵێ نەقسیان تایە لە کردار و گفتار و ئەدەب و ئەخلاقیان، ئەوە پێچەوانەی دینەکەیان کردووە. ئەگەرنا دینی ئیسلام کامڵ و تەواوە و قیمەی ئەدەب و ئەخلاقە. لە کاتێکا کە سیر ئەکەیت پێشینانی ئێمە چونکە گفتار و ڕەفتاریان قورئان بووە و هەوڵیان دابەوە قورئان بکەن، ئەمرەکانی پەروەردگاریان لە خۆیاندا جێبەجێ کردووە، ئەبینی موسڵمانان لە پێشیندا جوانترین و باشترین ئەخلاق و ئەدەبیان هەبووە و قیمە و چڵەپۆپەی ڕەفتار و ئەدەبی جوان لەوانەوە بووە و سیر کراون و ئەدەب و ئەخلاقیان لێ وەرگیراوە، خەڵکی چاویان لێ کردوون. هەر بۆیە سەیری پێغەمبەری خواکەی عەلەیه السەڵات وەسسەلام ئەبینیت کە گفتار و ڕەفتاری هێندە جوان بووە، هەر بە عەمەل و کردەوە جوانەکەی زۆرێک لە خەڵکی موسڵمان بوون. واتە بە شێوازێک بڵێن کە ئەوەندەی کە قورئان و داعوەی پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسسەلام بەدەمی داعوەی کردووە بۆ ئەوەی خەڵکێک موسڵمان بێ، هێندە و بەڵکو زیاتریش کردار و ڕەفتارە جوانەکەی هۆکار بۆ ئەوەی خەڵک ڕابکێشێتە ناو دینەوە. نمونەش زۆرە لەوانە. بۆیە دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ فەرمێ کانە خولوقه قورئان. پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسسەلام ڕەفتار و کردەوەی یەک پارچە قورئان بووە، واتە لە قورئانەوە وەریگرتووە ئەخلاقەکەی، ئەدەبەکەی لە قورئانەوە وەرگرتووە. وخۆشیە فەرمێ ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی، خوای گەورە و پەروەردگارەکەم ئەدەبی دام و فێری ئەدەبی کردم و باشترین فێری ئەدەبیشی کردم، باشترین ئەدەبی دام. بۆیە سەحابە لێگەڕنەوە، خێزانەکانی لێگەڕنەوە، ئەعرابیەک هەیەتە ناو شارەوە لێگەڕێتەوە، کافرێک و مشریکێک لێگەڕێتەوە، هەر کەسێک هاتووە پێغەمبەری خوای بینی و عەلەیه السەڵات وەسسەلام ئیلا بە شێوازێک و بە جوملەیەک و وشەیەک وەصفی پێغەمبەری خوای کردو عەلەیه السەڵات وەسسەلام. ئەوەتانێ سیر بکە بزانە
وەکو وتمان دایکمان عایشە فەرمێت و ئەفەرمون و لە وەصفیدا قورئانێک بوو بەسەر زەویدا تێپەڕی بەسەر زەویدا ئەڕۆشت واتە یەک پارچە ئەخلاق و ئەدەبی لە قورئانەوە وەرگرتە بوو لەگەڵ خێزانی لەگەڵ پەروەردگاری لە پێشی هەموویەوە پاشان لەگەڵ خێزانی لەگەڵ منداڵی لەگەڵ کۆیلە و بەردەستەکانی لەگەڵ کافر و موسڵمانەکانی لای خۆی هەمووی ئەخلاق و ئەدەبێکی جوانی هەبوو و نمونەیە کە پەروەردگارمان وەصفی ئەکات بەوەی کە ئەدەب و ئەخلاقی جوانی هەبوو و لەگەڵیشیدا خۆشی ئەدەب و ئەخلاقی جوانی داوە و لەگەڵیشیدا هۆکار بۆ بووەوەی کە خەڵکێکی زۆر لێی کۆ ببنەوە پەروەردگارمان دەفەرمێت فەبیما ڕەحمەتی من الله لینتە لەهم لە ڕەحمەت و بەزەیی پەروەردگارە کە تۆ نەرمونیانی بەرامبەر ئیمانداران گفتارت نەرمونیانە زوبانت نەرمونیانە قسەت شیرینە لەگەڵیان ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم کەسێکی درژ بوویتایە ناوچاوتیش بوویتایە و کەسێکی تووڕە بوویتایە و قسە هەڵەشە بوویتایە و قسە توند بوایە لانفضوا من حولك کەس لە چواردەورت نامە هەمووی پشتی تێ کردی دوورەکەوتەوە چونکە خەڵکی پێویستی بە قسەی خۆشە پێویستی بە ئەدەبی جوانە پێویستی بە هەڵسوکەوت و پێکەنینە لەگەڵیدا پێویستی بە دەمەوە چوونە لەگەڵیدا ئەگەر نا لانفضوا من حولك کەس لە چواردەورت نامە هەمووی بڵاوەیە کرد فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر پەروەردگارمان سێ ئەدەبی جوانی فێرەکاتەوە فەرمێ فاعف عنهم ئەگەر یەکێکیان هەڵەی لەگەڵا کردی لێی خۆش بە واستغفر لهم نەک هەر ئەوە بەڵکو داوای لێخۆشبوونیشی بۆ بکە لەلایەن پەروەردگارەوە و لەوەش زیاتر بە کەسێکی نزیکی خۆتی دابنێ و لێی نزیک بەرەوە وشاورهم في الأمر ڕاوێژیشی پێ بکە لە کردەوەکانتە مەرج نییە هەموو کاتێک هەر بەگوێ ئەو بکەیت لەوانەیە زۆر جارەوەی کە وێڵێ نەیپێکێ بەڵام هەر مشاورەیت پێ بکە مشاورەی پێ بکە هەر لەگەڵیدا مشورەتی پێ بکە و بیهێنەرە لای خۆتەوە و نزیکی بکەرەوە پاشان فإذا عزمت فتوكل على الله وإذا عزمت فتوكل على الله ئەگەر کاتێک ویستت کردەوەیەک ئەنجام بدەیت پشت بەخوای گەورە ببەست ئەمە ئەدەبی پەروەردگارمانە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە چۆن هەڵسوکەوت لەگەڵ خەڵکیدا بکە و پاشانیش لەگەڵ پەروەردگاری جەلە جەلاله ئەی موسڵمانی ئەمڕۆ بەداخەوە زۆرێک لەمانە ئەزانین و ڕۆژانەش بە گوێمان ئادرێت و ڕۆژانە پێمان ئەوترێت ئەوە بکە ئەوە باشە ئەوە ئەنجام بدە بەڵام لەگەڵیدا بەداخەوە ئەوەی کە سەیر ئەکرێت مسلمانان کەمێک لە قورئان لە خۆیاندا تەطبیقەکەن دایمە دەست ڕاکێشرێ بۆ ئەوروپا وایە بەڕاستی ئەوەن بەڕاستی نمونەی جوانن ئەزانی بۆ لەبەرەوەی زۆرینەی ئەوان قورئانەکەی ئێمە تەطبیقەکەن ئەگەر دینەکەشیان نییە بەڵام ئەدەب و ئەخلاقیان وەرگرتووە قانونەکە و دەستورەکەیان لێ وەرگرتووە و ئێمەش بەس شوێنی ئەوانەکەوین و خراپەکانی ئەوان ئێنین و لە خۆمان جێبەجێیەکەین کەواتە برای عەزیزەکانم ئەوەی کە ئەوانەیکەن پێشەواکانی ئێمە زۆر لە پێشتردا کردویانە نمونەیەک لەوانە یەهودیەکان دێنە لای سەلمانی فارسیوە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت و پێیەڵێن بەڕاستی هاوڕێکەتان هیچ شتێک نەماوە ئیلا پێی وتون تەنانەت چوونە سەر ئاویش شانازیەکات سەلمان عەلەیهی ڕەضی الله عنه شانازیەکە بەوەی کە بەڵێ پێغەمبەرەکەی زۆر شتی فێر کردووە چونکە لەو کاتا زۆر شت نەبووە ئێستش ئەوەی کە دینەکەم فێری ئێمەی کردووە و فێری منی کردووە زۆر کەسی تر نایزانێ و فێری نەکراوە سەلمانی فارسی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ فەرمێ بەڵێ بە شانازیوە بەڵێ فێری کردین کە چوینە سەر ئاوەوە ڕوونەکەینە قیبلە و پشتیشی تێ نەکەین وەلاکین شەرقوا وغەربوا ڕووبکەرە ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتەوە و فێری کردین بە دەستی ڕاستمان خۆمان پاک نەکەینەوە و فێری کردین کە بە کەمتر لە 3 بەرد خۆمان پاک نەکەینەوە ئەگەر ئاو نەبوو و فێری کردین کە بە ئێسقان و لەگەڵیشیدا شتی پیس لەوانە تەرسەقول حاشا لە ڕووی جەنابتان و تەپاڵەیە هەر شتێکی تر بەوانە خۆمان پاک نەکەینەوە چونکە پیسی لا نابێت بە شانازی واڵێ و ئەوانیش پێیان سەیرە کە ئیسلام چۆن شتی وای فێر کردوون لەو کاتەدا بەڵام ئێستا خەڵکانێک بردویانە و ئێمەش چاو لەوانەکەین هەرچەندە الحەمدولیلا کۆمەڵێکمان تایە بەڵام زۆرمان ماوە سیرکە بزانە لە زانکۆکانە ئەدەبی خوێندکار بەرامبەر مامۆساکەی چۆنە سیرکە بزانە لە مزگەوتدا ئەدەبی نوێش خوێنان بەرامبەر مامۆستا چۆنە سیرکە بزانە لە خوێندنگەدا ئەدەبی تەلەبە لەگەڵ مامۆستاکەی چۆنە سیرکە بزانە لە ناوبازاردا ئەدەبی کڕیار و فرۆشار لەگەڵ یەکدا چۆنە کەمە بەڕاستی بۆیە ئەو کەسێک کە ئەدەب لە خۆیدا جێبەجێ ناکات ئەبینی لە دواییدا زەرەری گەورەیەدات هەم بە قیامەتی خۆی و هەم بە دنیای خۆی و هەمیش بە میلەتەکەی
خوێندکارێک کە ڕات زانکۆ تەواوەکە مادەم بەس هەم و غەمی ئەوەیە کە تاعین ببێت فێری ئەدەب نابێت لەگەڵیدا بۆیە سبەینێ خوێندکارەکانیشی فێری ئەدەب ناکات مامۆستایەک کە لە پێشدا فێر نەبووە ئەمڕۆ ناتوانێت تەلەبەکانی فێر بکات دکتۆرێک ئەبینی کە بەس هەم و غەمی ئەوەیە سەیدەلەیەک دابنێ و عەیادەیەک دابنێت و بخوێنێ و خوێندن بەدەست بێنەوە و پرۆفیسۆری بەدەست بێنە ئەوانەی کە هەیە ڕۆژانە ماستەر و دکتۆرا بەدەست بێنێت دوایی کە ئەچێتە شوێنەکەی خۆی چونکە بەس هەموو غەمی پارەیە لەگەڵیدا ئەدەب و ئەخلاقێکی جوان فێر نەبووە چەندانەیەکی کەم نمونەی ئەوانی تریش ناشری نەکەن بۆیە ابن مبارك رضا ورحمتي خوي قوري ليبي رحمتي پروردگاري ليبي فرمي نحن إلى قليل من الأدب أحوج منا إلى كثير من العلم إما پێویستمان بە بەشێکی کەم لە ئەدەبە فێری ببین تاکو بین و بەشێکی زۆر لە عیلم فێر ببین خەڵکی ئەمڕۆ پێویستی بە ئەدەب فێربوونە پێویستی بەوەیە کە بزانێت چۆن هەڵسوکەوت لەگەڵ خوای لەگەڵ پێغەمبەر لەگەڵ خەڵکیدا ئەکات ئەگەر نەزانێت ئەو کاتە قوڕ بەسەر خۆشی و بەسەر میلەتەکەشیدا ئەکات بەناگرین بەخوای گەورە والحەمدولله